ئەمە دوایین ڤیدۆی ناز سلێمانە کچە پارێزەرەکەی هەولێر کاتێ ڕۆژی سێی ئەم مانگا لە شوێنی کارەکەی دەچێتە دەرەوە و دواتر لە ڕووداوێکی تەمومژاویدا هەر ئەو ڕۆژە گیانی لەدەستدا. لە دوایین دەرکەوتنیدا ناز بە هێواشی لە شوێنی کارەکەی دەچێتە دەرەوە لە حوشەکەدا جانتاکەی بەشانەوەیە و مۆبایلەکەشی بەدەستەوەیە. چەند هەنگاوێک دەڕوات و دەگات بە چەند هەواڵێکی خۆی کە لە حوشەکەدا وەستاون لێرەدا کامێرەکە دادەخرێتەوە. دوای زیاتر لە 25 ڕۆژ لە گیان لەدەستدانی ناز سلێمان هێشتا دۆسیەکەی بە تەواوی ڕوون نەبووتەوە. دوای زیاتر لە 3 هەفتە لە گیان لەدەستدانی NRT بە دوواداچوونێکی بۆ دۆسیەکەی کردووە، بەڵام هیچ کام لەو سەرچاوانەی دەبوو ڕوونکردنەوە بدەن ئامادە نەبوون لێدوان بدەن بە خودی بنەماڵی ناز خۆشیەوە، بەڵام زانیاری نوێ دەست خراون. هەرچەندە پێشتر پۆلیسی هەولێر ڕایگەیاند خۆی کوشتووە، بەڵام دوای ئەو هەموو ڕۆژە ئێستا کوڕێک دەستگیر کراوە بە تۆمەتی کوشتنی ناز کە لە زانکۆدا پێکەوە هاوڕێ بوون. سەرچاوەیەکی ئاگادار لە ماڵی ناز بە NRT وت دایک و باوک و خوشک و براکانی هیچ گومانێکیان لەو کوڕە نییە و ئامادەنی سکاڵای لەسەر تۆمار بکەن. ئەو کوڕە دەستگیرکراوە مەسیحیەکی دانیشتووی شاری هەولێرە و تێکەڵاوی خێزانی لەگەڵ ماڵی باوکی ناز هەبووە و هەروەها هەر 3 ڕۆژی پرسەکەی لەوێ ئامادە بووە. بۆیە خانەوادەکەی ناز دەڵێن ناتوان باوەڕ بەو تۆمەتە بکەن و دەڵێن لەو ڕووداوەدا بێتاوانە. دۆسیی ناز لە پۆلیسی هەولێرەوە گوازراوەتەوە بۆ بەڕێوەبەرایەتی توندوتیژی دژی ئافرەتان. NRT هەوڵیدا کە هەردوو لەم بارەیەوە قسە بکەن، بەڵام هیچ لایەکیان ئامادە نەبوون لێدوان بدەن. پاساوی ئەوان ئەوە بوو کە هێشتا دۆسیەکە یەکلایی نەبووتەوە لێکۆڵینەوەی زیاتر دەکەن. بەڵام چەند سەرچاوەیەک ئاشکرایان کرد بە دەستگیرکردنی ئەو هاوڕێکوڕی ناز دۆسیەکە لەلایەن بەڕێوەبەرایەتی توندوتیژی دژی ئافرەتان داخراوە، بەڵام کە سوکاری ناز بڕوایان بە هیچ کام لەو قۆناخانەی لێکۆڵینەوەکان نییە کە تا ئێستا ڕاگەێنراون بە دەستگیرکردنی هاوڕێکەی نازیشەوە. بۆ ئەو لێکۆڵینەوانی دوای دۆزینەوەی تەرمی ناز ئەنجام دراون. سەرچاوەیەک نزیک لە بنەماڵی ناز دەڵێ پرسوڕا بە کەسوکارەکەی نەکراوە، بۆیە ئەوانیش هێشتا ئۆتۆمبیل و کەرەستەکانی کچەکەیان وەرنەگرتوێتەوە و ئامادەژین وەری بگرنەوە تا بەڵگەی تەواویان دەست دەکەوێت. NRT هەوڵیدا کەسوکارەکەی ناز قسە بکەن لەم بارەیەوە، بەڵام ئەوان ئامادە نەبوون. لایەنێکی دیکە کە بەم پرسەوە پەیوەندی هەیە ئەویش دەستەی سربەخۆیی مافی مرۆڤە لە هەرێم، بەڵام بەرپرسانی دەستەکە ئامادە نەبوون لێدوان بدەن. پاساویشیان ئەوەیە کە بنەماڵی ناز ئامادەنی سکاڵا لەسەر هیچ کەس و لایەنێک تۆمار بکەن، بۆیە ناتوان لە دۆسیەکی وادا هیچ ڕێوشێنێک بگرنە بەر. ئێستا بنەماڵی کچە پارێزەرەکەی هەولێر چواردیواری ماڵەکەیان بە وێنەکانی داپۆشیوە. تەنیا شتێک کە بەڕوون و ڕەوانی دەیڵێن ئەوەیە حەقی کچە ستەم لێکراوەکەیان دەدەنە دەستی خوا، هەروەها ئەوە دووپات دەکەنەوە کە نەخۆیان و نەکسەکەیان لەگەڵ هیچ کەسێکدا کێشیان نەبووە. بۆیە لە پرسێکی وادا چاوەڕوانن دادگە و پۆلیس بکوژی ڕاستەقینەی کچەکەیان بۆ ئاشکرا بکات، چونکە خۆیان ناتوانن گومان لە هیچ کەسێک بکەن وەک خۆیان دەڵێن. هێشقادر NRT هەولێر.